سڵاوتان لەبێ بە خێراتتان دەکەم. من لاوین سەردارم، بەلاوە ناسراوم و دەرچووی پۆلی 12 ئامادەیم. لە دوای ئەوە ئەزمموی 5 ساڵ بۆ 5 ساڵوەنیوم هەیە لە ئامادەکردنی قاو و هەموو بابەتەکانی قاوە و بەتایبەت جۆری قاو هەنجمان زۆرە لێرە لە بابەتی کۆفی ئەسپرێسۆ و ئەمریکان و لاتێ و بابەتە ئیتالیەکان بەگشتی و بابەتە ئەمریکانەکان هەمووی بەگشتی هەمانە لێرە. بەتایبەت ئەوانەی کە یەنە ئێرە و دانیشن بابەتی میسکافە و ئەسپرێسۆ و قاوەی کوردی خۆمان کە بە کوردی ناسراوە، قاوەی قەزوان و فستق و ئەم بابەتانەمان لێرە زۆر داواکرێ و بەتایبەت لە خواردنەوە ساردەکانیشمانە بەبڵتیمان هەیە کە بە هەنێ پاودەر و جیرای خۆمان ئامادەیەکین کە چایە. چاکەش لە چەندەیە شوێنی تایبەتەوە بمانە کە لە بازارە کەمە ئەم چاو ئەم بەرهەمەی ئێمە بەبڵتی کە بەبڵتی ئەسڵی بێ ئەو وڵاتانی دەرەوە کە پێشکەشەکەن هەمان شت بێت لەگەڵ ئەوانی ئەوان. خۆی جۆری زۆر بە تامی میوەکان بەگشتی هەیە، هەموو جۆرەکانی هەیە و بە تایبەت بابەتی کافاینەکان کە قاوەیە و کۆفیتە و بەگشتی لە کرێم و لە کرێم و بە تایبەت چاو بۆباکە خۆی و جەلی پێیجێت. ئەمانە بەگشتی خواردنەوەیشی خۆش و باش دروست ئەبێ لەم پێکاتان بەگشتی بۆ هەموو کەسێک ئەبێ و بە تایبەت لەبەرەوەی تۆزێک بەربڵاوە ئێستا لە بابەتی سۆشیال میدیایە مناڵ ڕەغبەتی زۆر زیاتری لەسەر لە گەورەکان زیاتر.
ئێمە بەگشتی لێرە ڕۆژانە لە هەشتی بەیانی و قاومان ئامادا بێ تاکو 11 شەو بە بەرداوامی کارەکەین دێت لێرە دوو کەسین کارەکەین ئیتر بە یارمەتی هەردووکمان توانیمانە جەوێکی خۆش و ئیشکردنیی باش کە خەڵک لێمان ڕازی بێ بە تایبەتی بەڕێوی بەرین چونکە شوێنەکەمان ناوەندی شارە هەموو کەسێک ڕومانتیەکە لە بابەتی شاعیر و لە نووسەر و لە کەسە بەناو بانگەکان و لە کەسی ئاسایی و بەگشتی هەموو جۆرێک ڕومانتیەکە. نرخەکەمان تەواو تاو ڕەچاوی هەموو شتێکمان کردووە کە بتوانین کەمترین نرخ دابنین و لە چاو هەموو بازاریشە کەمترین نرخمان هەیە کە بۆی کە هەموو کەسێک بتوانێت تامی شتەکانی ئێمە بکە بە تایبەت نیسکاف و کاپوچینۆکەی ئێمە تۆزێک جیاوازە لەوانی بازار چونکە ئێمە خۆمان لێرە ئیگرینەوە نیسکافە و کاپوچین و کاکاو ئەمانە خۆمان دروستیەکەین چونکە ئێمە تۆزێک شتەکانمان جیاوازە لەوی بازار بۆی تۆزێک جیاوازتر بین بەتایبەت ئێسپرێسۆ و بابەتی ئێسپرێسۆ ئەمریکانە کە قاوەی ئیتاڵی ئەمانە لە دەروی وڵات بۆمانە لە ئەڵمانیا و لە ئیتالیەوە بۆمانە بۆی کە کوالیتیان زۆر باش بێ بتوانین شتێکی باش پێشکەشی خەڵکی ئەوەی کە بە جیاز بکرێت بەتایبەت جیهازی گەورەی ئێسپرێسۆی کە تەنها بۆ جیهازە گەورەی ئاماداکرێت بابەتی ئێسپرێسۆ ئەمریکانۆ کە قاوەی دنکە فرێشە ئیهاڕین ئەو دەخەیە بەڵام قاوەی عەرەبی و قەزوان و تورکی و ئەمانە زیاتر بە وەکو شێوازی خۆیان ئامادەیەکەین بەلم. ئێمە شەبەتەکەمان هەمی بەگشتی فرێشە ئەو دەخێ ئەهێنین و ئاوەکەی ڕاکێش بەگشتی لە بەبڵتیەکانە 15 بۆ 20 جۆر هەیە کە بە میوە دروست ئەکرێ دێ هەرێک و بە میوەیەکی جیاواز وایە میکسیەکە تێکەڵاوێکە میوەکان تر میوەکان زۆرن لە شلک و کاڵێکی زەرد و ماچە گەڵای چای سەوزامە تۆزە جیاوازەکە تۆزێک وەکو سروشتی تر دیارە لە چاو میوەکانی ترا بۆ بەبڵتیەکە کرێمی تایبەت بە خۆی هەیە کە لێرە تۆزێک کەمە ئێمە لە دەروی وڵا بە تایبەت ئەم کرێمەمان بۆیە کە خۆی لە شیر و شکلی بێزیان پێداتەوە. ئیشەکەی ئێمە تۆزای قورسە بەڵام خۆشە بۆ یەکێک کە متعەی لێ ببینێ و ئیشەکەی خۆش بێ کە ڕۆحی بات بە ئیشەکەی خۆی و خەڵک تا ڕادەیەک پێ لە 180 بۆ لە 185 خەڵک لێمان ڕازیە هیوادارین ئێمە هەموو کەسێک لێمان ڕازی بێ و هەوڵیشمانیاوە دڵی هەموو کەسێک لە خۆمان ڕازی بکەین و ئەوانی کەین بۆ لای ئێمە ئەگەر یەک جار بێن باوەڕ ناکەن کە کۆتا جاریان بێ بەڵێ ئێمە چەند ساڵێکە لێرین و بەگشتی ئەو ئەزمموی کە هەمانە خەڵک تا ڕادەیەک زانیوێتی کە قاوە چییە لە قاوە تێگەیشتووە و بەڕاستی ئاشنای خەڵک بووە تۆزە زیا بڵاو بۆ تۆ لە ناو خەڵکە ئەوە شتێکی زۆر باشە.
لە زستانە بابەتی کۆفێ گەرمەکان بابەتی هۆت چکلێت و ئەمریکان و لاتێ و ئەمانە بە گەرمی داوای زۆری لەسرە بەڵام لە هاوینە تۆزێک جیاوازە خەڵک شربەتی فرێش و بەبڵتی بە تایبەتی و وزایدەن بابەتی کۆفیەکان بەڵام بە ئایس یعنی سار بێ هیوا بە سموزی واتەوەکو ئەزبەری تۆزێک بەستوو بێ یان شێوازێک بێ سار بێ کۆفیەکەیتە چ تاڵ بێت چ شیرین بێ بۆ شێوازە داوای ئەوکو ئیشکردن لە قاوەیە هەموو کەسێک ناتوانێت کە ئیش لە قاوەیە بکە بەڵام ئەگەر دیچێکە خولیای قاوەی هەبێ یا حەزی لە ئیشەکە هەبێ و ئەگەر هەوڵی بەبا ئەتوانێت زۆر بەباشی بیکە بەڵام ئەمیش ئەزمموی وێ ناتوانانی هەر لە خۆتەوە بی بڵێ ئیشی قاواکەم و شتەکە بە ئاسانی وەرگری منە 5 ساڵە ئەزمونم هەیە تقریبان 3 شەهادەی باشم هەیە لە بوارەکەی خۆمان کە ئەوەش هێشتا ئەو باشنیم کە بەخۆم بڵم پێرفێکتم لە هەموو شتێکە تا ڕادێک ئەخوێنم کە بتوانم ئیشەکەم بەرەو پێش بەرم وا بکەم کە تۆزێک شتەکەم جیهانی تر بێ بتوانم شەهادەی دەرەوە بەدەست بێنم شەهادەی وڵاتەکان بەگشتی بەدەست بێنم ئەمە قاوەی ئێسپرێسۆیە ئەم قاوەیە پێویستە کە قاوەکەی لە کیاسێکی ستانداردی خۆیان دابدرێ بۆ هاڕینەکەی و زائیدم بۆ چەند ئەو گرامی کە تێکرێ بۆی کە تێک نەچێ نەسووتەیان شتێ قاوێکی ئێسپرێسۆ بەگشتی لە بینی 7 گرام بۆ 8 گرام و نیوە قاوەی پێویستە بۆی کە بتوانین قاوەیەکی باش دروست بکەین ئەو قاوەنی کە تاڵە ڕێسرێتۆ ئێسپرێسۆ تقریبان فول کافاین قاوەیەکی تابڵی تاڵن یەکسەر کارت لێکە ئەم قاوانە بەگشتی ئەوەی کە قاوە خۆر بێ دەمێک بێ قاوە بخۆ ئێسپرێسۆ و ڕێسرێتۆ ئەم دوانە ئەخوا بەڵام ئەگەرێکیش قاوە خۆر نەبێ یان بێ قاوە ئاشنا بێ لە ئەمریکانە و لە لاتێ و لە بابەتی کۆفیەکانی کە زۆر زۆر تاڵین لەمانەوە دەست پێەکە بەگشتی تەمانەکان کە ئەوانی کە قاوەی تاڵ بخۆن 16 بۆ 7 ساڵ ئیتر بۆ سەروتر ئەمانە توانێ ئەویانە کە قاوەی تاڵ بخۆن چونکە بۆ تەمەنێکی کەم ناڵتر بێ زۆر بۆ تەندروستی باش نییە کە بتوانێت قاوەیشی تاڵ بخۆ بەڵام بەگشتی ئیتر شکۆڵاتە و کۆفی ئەوانی کە بۆ مناڵی چەبێ داواکردی بەڵێ ئێمە شوێنەکەمان تۆزێ بچووکە بۆ پێی کە خۆمان حەزمان کردو لە ناوەندی شارابین جارێ ئەمەە توانیمانە ئەمەە بکەین بۆ ڕێگەپێدانی هەم بۆ حکومی بێ بۆی کە ڕێگەمان پێ بم بەڵام لە داهاتۆ بڕیارمانەوە بڵێ کافەیەکی گەورە بکەینەوە لە سلێمانەیە کە بتوانین هەموو کەس ڕوومان تێ بکە.
داواکارم لەوانی کە هەمان تەمەنی منیان هەیە بچووکتر یا گەورەتر کە ئیش ناکەن خولیایەکی خۆیان بدۆزنەوە ئەو حەزی خۆیان بدۆزنەوە لە هەر بوارێکا بێ پەری پێبن و بۆی ببن بە خاوەن کاری خۆی بۆی ئیسفادەیشی لێ بکەم بۆ دوا ڕۆژی خۆیان.